خۆشەویستە لە تەوەری سێممانە و کۆتا تەوەری ئەمڕۆماندا باس لە بابەتێکی جیاواز و تایبەت دەکەین، ئەویش فاکتەرەکانی بە کولتورکردنی سینەما و کاریگەریەکانێتی. سینەما بۆ خۆی مێژویەکی دێرینی هەیە کاریار و کاریگەری خۆی هەیە، کۆمەڵێک نەتەوە هەن کە شانازی پێواکەن و بە جۆری خۆیان کردویانە بە کللتورێک. هەر بەرمونە کە لە سەرەتای بەرنامە کاکدانیار ئاماژەی بۆ کرد ئێرانێکێکە لەو شوێنانەی کە زۆر گرنگی بە سینەما دەدات و جیاوازی و مۆرکێکی خۆی پێوە هەیە. ئەمڕۆ باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری شارەزایەک، ئێوژ مامۆستا جەمیل عەلیە، مامۆستای زانکۆ. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. سوپاس بۆ میوانداریەوە. مامۆستا باسێکمان لە سینەما بۆ بکەین، مێژووەکی بۆ گەڕێتەوە، ئایا مەشتێکی دێرینە؟ بێگومان سینەما یەکێکە لە داهێنەرە جوانەکانی مرۆڤایەتی کە خۆتان نەزانن مرۆڤ هەمیشە لە کۆنەوە لە دێرینەوە هەوڵی بەرجەستەکردن و گێڕانەوە و نیشاندانی ڕووداوەکانی دەوروبەری بووە. ئەگەر تۆ بگەڕێیتەوە بۆ مرۆڤی دێرین لە ئەشکەوتەکاناوێ نەکێشراوە، دواتر کە دەنگ پێیا بووە وشە پێیا بووە کراوە بە گێڕانەوە، ئیتر لە شانەوە بیگرا، لە ڕۆمانەوە بیگرا، لە داستانەوە بیگرا. خۆتانزان داستانە بە ناوباگەکەی گلگامژ یەکێکە لە بەرهەمە مەزنەکانی مرۆڤایەتی. واتە بە درێژایی مێژووی مرۆڤ لە هەوڵی نیشاندان و بەرجەستەکردن و گێڕانەوەی شتەکانی دەوروبەری بووە بە وێنە. جا ئیتر وێنەی کێشراو بوو بێ یان وێنەی وشەیی بوو بێ لە چەشنیش لە ئەدەبان بۆ نمونە شێعر و پەخشان و چیرۆک و ئەمانە. سینەما قۆناغێک پاش شانۆیەت کە خۆتانزان پێشتر شانۆ زۆر پێشکەوت و برەوی هەبووە. تر خۆتانەزانست لە بەریتانیان شانۆ منامەکانی شکسپیر چەندێک ڕەواجی هەبووە. دواتر کە ئیتر کامێرا پێیا بووە لە کۆتاییەکانی سەدەی 19 و ئەزانم بەرەبەرەیتر سینەما لە سەدەی 20 ئەو وەرچەرخان و بازە گەورەیدا کە خۆتان بینیوتانە لە بۆ نمونە کەسایەتێکی مەزنی وەکو چارلی چاپلن کە کۆمپانیای یونیڤەرساڵی دامەزران و فیلمی بێدەنگ هەبوو. خۆتان نەزان سینەما یەکەم جار قۆناغی فیلمی بێدەنگ بوو، بە ڕەشوسپی بوو، دەنگیتیانە بوو. دواتر لە قۆناغێکی ترا بوو بە فیلمی دەنگدار، اینجا بوو بە وێنەی ملەوەن، واتە ڕەنگاوڕەنگ. ئیتر لە حەفتاکانەوە بەدواوە ئەم شێوازی کە ئێستا ئێمە هەمانە لەم سینەمایە. واتە ئەتوانین بڵین لە سەدەی 20 سەدەی دروستبوون و گەشەکردن و برەوسەندنی سینەما بوو. زۆر باش مامۆستا، ئاماژەت بە ئەکتەرێکی وەکو چارین چاپل کریانی لەو سەردەمەدا بە بێدەنگی بە ڕەشوسپی. ئێستا لە ساڵی 2023 داین، ئێستش بەشێک لە کەناڵەکان هەر ئەو فلیمانە لێ ئەدەنەوە. ینی ئەو پەیامانە چی بوون؟ ینی ئەو شتە گرنگانە چی بوون کەوای کردووە کۆن نابێت، هەر لێ ئەدرێتەوە، هەر بینەری خۆی هەیە؟ پرسیارێکی زۆر بەجێوە ئەگەڕێتەوە بۆ ناوەڕۆک و پەیامی ئەو فیلمانەی کە چارلی چاپلن کردوێت. خۆ دەزانین چارلی چاپلن کەسایەتێکی خاوەن فکر بووە، واتە ویستوێتی مەینەتیەکانی ڕۆژ، چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ، ستەمکاری کاپیتالیزم واتە سەرمایەداری هەمووی بە لەو فیلمانەدا خستۆتە ڕوو و باجی گەورەشی لەسەرداوە کە FBI ویستوێتی ملاحقی کردووە دادگایی بکرێ دەربکرێ لە ئەمریکا کە سەرنجام دەریش کرا پێشەوەی وەفاتکە. ئەوانەی کە چارلی چاپلن تۆ تەماشا، ئێمە وەختی خۆی کە تەماشامان کردووەکو مناڵ کە مناڵ بووین و لە سەرەتای هەشتاکانە ئێواران بە دیارەوە دانیشتین، تەنیا وەکو کات بەسەربردن تەماشامان کردووە. بەڵێ ئەو کاتە ئێمە نەمانزانی، من بۆ خۆم نەمزانیوە پەیامەکانی پشت ئەم بەڵام کە کاتێ چوم سەیری فیلمێکی تایبەتم کردووە لەسەر ژیاننامەی چارلی چاپلن، هەر بە ناوی چاپلنەوە، کە یەکێکە لە فیلمە زۆر باشەکان لەسەر ژیانی چارلی چاپلن. اینجا تێگەیشتم ئەم مرۆڤە چەند قوربانی داوە، چەند مەینەتی چەشتووە، چەند قورس و گرانی هاتۆتە ڕێی تاوەکو ئەو فیلمانەی بەرهەمهێناوە کە ترێکێک وەکو دوکتاتۆری مەزن خۆتان نەزان کە پێش لە سەروەختی جەنگی دووەمی جیهانیە فیلمێکە هەر کۆن نابێ وەکو تۆ ئەڵێ چونکە بە درێژایی مێژوو دیکتاتۆر هەر ئەمێنێ
ستەمکار هەر ئەمێنێ چەوسانەوە هەر ئەمێنێ شتێک نییە بڵێ لە ناو ئەچێ جا لەوەوە سینەما ئەمە ئەرکەکەی بووە کە هەم دەرفەت و ئامراز و دەستکەلایەک بێ بۆ کاتی خۆش بەسەربردن ڕەوانەوەی خەمی خێزانەکان اینجا پارەکردنی ئەف و پەیداکردنی داهات و پارە و اینجا گەیاندنی ئەو پەیامە بۆ دروستکردنی گۆڕانکاری کۆمەڵایەتی چونکە فلم یەکێ لە تایبەتمەندیەکانی فلم ئەوەیە مرۆڤ کردە واتە ڕنگدانەوەی خولیا و بیر و باوەڕی مرۆڤەکەیە دەرهێنەرەکەی نووسەرەکەی بەرهەمهێنەرەکەی ئەمە تیمێکن لە ناو فیلمەکەیە ئەبێ بە هەماهەنگی و بە تەبایی ڕێبکەون لە ڕێکەوتووە بەرهەمهێنەر و دەرهێنەر و نووسەر و ئەکتەر هەر خۆی بێ توانیوێتی ئەوەی کە ویستێتی بەبێ سانسۆر بەبێ هێڵی سوور بیخاتە ڕوو لەبەرەوە سینەما ڕنگدانەوەی خولیا و بیر و باوەڕی بەرهەمهێنەر و دەرهێنەرەکەیەتی ئیتر هەر جۆرێک بێ بۆ نمونە لەوانەیە لە کۆریای باکوور هەر فیلمێ بەرهەم بێ کە من نازانم وەکو گریمانە ئێڵێم هەمووی ستایش و کۆیلایەتی بێ بۆ سەرۆکەکەیان چونکە ئەوە سیستەمە سیاسیەکە نەخشی بیرکردنەوەی خەڵکەکەی کێشاوە بەڵام لە وڵاتێکی وەکو ئەمریکایە ناتوانانی تۆ ئەمە بکەیت بە دیکتاتۆریەتە هەڵباتیان بە هەرچەند هەیەە مەسەن باز لە سۆسیالیزمەکە باز لە کۆمۆنیزمەکە باز لە باشیەکانی هەندێ ڕێبازی لە دەرەوەی کاپیتالیزم لە دەرەوەی سەرمایەداری ئەکات چونکە ئەوان ئازادن ئازادیان هەیە دادگای سەر بەخۆیان هەیە وەکو وڵاتانی تر نیت کە ڕەقیبان زۆر بێ حاصل بکرێت کاک مامۆستابە باسێک لەوە بکەین کە حەزەکەم ڕاو بۆ چوونی ئێوە بزانم لەسەر ئەوەی کە ئێستا سینەما بەکوێ گەیشتۆ لە جیهاندا و کوردستانیش لەکوێ سینەما تا چەندێک ئێمە توانیمانە برۆ بدەین بە بواری سینەما لای خۆمان سینەما زۆر زۆر لە برەوسەندندا بۆ لەبەر ئەوەی وەکو پێم وتی سینەما مرۆڤکردە اینجا لەگەڵ مرۆڤکردەکەیە پەیوەندی بە تەکنەلۆجیا و ئامرازەکانی بەردەستەوە هێواتە وەکو کشت و کاڵ نییە کە تۆ چاوەڕێی کەش و هەوا بکەی لە وڵاتێک کاشتێ بەرهەم دێ ناتوانانی لە وڵاتێکی ترا بەرهەمی بێنی سینەما تەکنەلۆجیا و زیرەکی دەستکرد ئەمانە زۆر زۆر هاتوونەتە ناویەوە تازەترین فیلم کە خۆتان لەوانەیە بیسپێتان ئاڤەتارە ڕێبازی ئاو یاخۆت ڕەوگەی ئاو کە لە ملیار دۆلار داهاتەکەی تێپەڕی یعنی هەرە تازەترین پێشکەوتنی تەکنەلۆژی تێدا بەکار هاتووە سینەمای جیهانی زۆر زۆر پێشکەوتووە ئەمە باسی ئەمریکاکەین مەرجیش نییە تۆ هەر ئەو شتانەوە هەبێ بۆ سینەما خۆ بەهمەنی قوبادی ئەو شتانەی نەبووە لە فیلمەکانیا کە خەڵاتی چڵە خورمای ئاڵتونی لەکان پێبەدەسێناوە بەڵام بابگەڕینەوە سەر بەشی دومی پرسیارەکەت کە باسی ئەوەت کرد سینەما لە کوردستانان لە کوێدایە باجارێ بزانین تەماشاکاری فیلم هەیە لە کوردستانە بەڵێ ئەمە یەکەم خاڵی گرنگە بۆ دروستکردنی سینەما و بە کللتورکردنی سینەما و بە پیشە سازیکردنی سینەما هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق لە بەرەوەی نەتەوەی کورد نەتەوەیەکی کراوەترە بەراورد بە هەندێک شوێنی جیهان ئەڵێم نەک وەکو وڵاتێکی وەکو ئێران 100 ساڵە خاوەنی سینەمایە ئەشێ ئێمە لە ئەزمونیوانەوە فێر ببین کوردستان زەمینەیەکی لەبارە بۆ دروستکردنی سینەما بەڵام وەکو لەسەر ئاستی بینەر بەڵام سینەما هەر بە تەنیا بینەر نییە سینەما نووسەری باشی ئەوێ بەرهەمی نووسراوی باشی ئەوێت سیناریۆنووسی باشی ئەوێت اینجا بەرهەمهێنەری ئەوێت کە بەداخەوە ئەوە لە وڵاتی ئێمە کەمترە چونکە ئەو وڵاتانەی کە باسمان کرد وەکو وڵاتێکی وەکو ئەمریکا بەرهەمهێن هەبووە خانۆکەی خۆی خستۆتە بارمتەوە بۆ ئەوەی ئەو فیلمە بەرهەم بێنێ لە کاتێکدا ماوەسا بۆ نە کوردستانی ئێمە تووشی چەندین نەهامەتی و تراژیدیای زۆر و چەندین بەسەرهاتی تێدایە لە ڕابردوودا و لە ڕژێمی بەعس و تاوەکو
ئەو دوایانش کە ئەو شەڕانە کە ڕوویدا ئەی دەکرێت کۆمەڵێک بابەتی تراژیدەی زۆر جوان دروست بکرێت وە نەوەی ئێستاش ئاگاداری ئەو تراژیدیانە ئاگاداری ئەو زوڵم و ستەمە بێت کە دەرحەق بە میلەتەمان کرا و لە ڕێگەی سینەماوە پێیان بگەینین بە شێوازێکی جوان بە کۆمەڵێک ڤیدیۆی کوالەتی جوان پێشکەشیان بکرێت. بەس من لێرە بە وتەی دەرهێنەرێکی ئەڵمانیت پێ بڵێم کە لە زانکۆی ئەمریکی لە فەستیڤاڵی سینەمایە باسی کرد. ئەو داوای کرد گەلی کورد زۆر خۆی قەتیس نەکا لە تراژیدیا و لە مەرگە سات و لە کارە ساتەکانیان بەڵکو خوباتە شایی و زەماوەند و جلی کوردی و ڕەنگاڵەیی و ڕەنگا و ڕەنگ و ڕەنگەکانی ژیان لەبەرەوەی ئەو پێی وایە کە پێویست ناکە ئێمە دەست بۆ ئەو شتانە بەرین کە بەردەوام خەم ئەبەخشێتەوە چونکە ئەو شتە ڕووی داوە و خۆشمان ئەزانین ڕووی داوە ئاشێت مەسەڵەن هەندێک کار بکەین بۆ بینەرێکی دەرەکی کە کەم تا زۆر هەر بەشی خۆی کراوە ئیتر خۆمان کرد بێتمان لە ڕۆژهەڵات کرابێ لە ئەوروپا کرابێ لە تاراوگە کرابێ هیوادارم بەڵام شتی تریش زەڕورە لە ناو سینەمای کوردیە برێوی پێبین بۆ نمونە ڕۆژنامەگەری کوردی لە سینەمایە بەرجەستە بکەین چووکە خۆ زانی سینەما ژانری جیاوازی هەیەواتە هەر یەک ژانریە کارەسات و تراژیدیا ئەوە ژانرێکی بەردەوامی سینەمای جیهانی بۆ لە هۆڵۆکۆز بە تایبەتی بەڵام هەر هۆڵۆکۆز نییە مەسەڵەن ئەفریقا کۆمەڵکوژی ڕواندا کراوە بە فیلم بۆسنە و هەرسک کراوە بە فیلم لەوانەیە ئێمە ئەگەر سەروەختێ دەوڵەتێکی نیشتیمانی ڕاستەقینە و حکوومەتێکی نیشتیمانساز و دەوڵەت سازمان هەبێت لە کوردستان بتوانێت لە جێی تەخشان و پەخشانکردنی پارەکانی بۆ هێنانی گۆرانی بێژ و هەنێر خەڵکی لەو بابەتە بڕوا بەرهەمهێنەر و دەرهێنەرێکی مەزنی وەکو کۆمپانیاکی وەکو نێتفلەکس بێنێ شتێک لەسەر کوردستان بەرهەم بێنێ بۆچی تورکی کات و بۆچی میسڕی کات و بۆچی ئیسپانیا بیکا و وا ئێرانیش خۆتان نەزان لەسەر ئێرانیش دەکرێت نەک ئێران خۆی تیاابێ بۆچی ئەوە نەکرێت واتە هەم بە جینۆسایدی گەلی کوردستان پیشان بدرێ ئەنفال پیشان بدرێ کیمیابارانی هەڵەبجە پیشان بدرێ کە خۆ دەزانین لەم ساڵانەی دواییە ئێران چونکە وەکو وتمان سینەمایەکی پێشکەوتویە فیلمی دارگوێزیان کرد لەسەر کیمیابارانی سەردەشت کە خۆمانی خۆمانمان تێدا بینیەوە و چەندێک چێژمان لە مامۆستا شتێکم زۆر پێ ناخۆش بوو مەسەرەن بۆ ئێمە کارکتەرمان نەبێت بۆ بێ کارکتەرێکی فارز بێنین ڕۆڵی کوردێک ببینیان ئەمە بۆ خۆی بۆچی ئەگەڕێتوانی بۆ ئەو فیلمە جوانە کە بەڕێزیشتانێتانە یەکەم سنووری جوگرافی بەرهەمێنانی فیلمەکە ئەوەی خواستووە لە وڵاتێکی وەکو ئێرانایە لەوانەیە بۆ ئەوان نیشتیمانی تر بێ ئەکتەرێکی خۆیان ڕۆڵی تێدا ببینێ هەرچەند ئەو سنوورە بەزێنراوە دەمێ ساڵە لە هۆلیوود چەنەها مەزنە ئەکتەری هۆلیوود ئەمریکی نین یا ئێرلندین یا بەریتانین یان ئوسترالین خۆ بینیوتن و فیلمەکانیشان لە پڕفرۆشترین فیلمەکانە بەڵام ئەوەی کە هاتینۆ سەر ئەوەی کە چۆن سینەما بە کللتور بکەین یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە ئەکتەری کارامە بەرهەم بێنین بۆ کاری سینەمایی خۆشببختانە هەشمانە بەڵام لەبەر ئەوەی ئەو فیلمە لە وڵاتەیە بەرهەمێنراوە لەوانەیە بەرهەمێنەرەکەی خۆی ئێرانی بێت فارز نەژاد بێت فارز زمان بێت لەوانە بێت بەڵام گرنگ ئەوەیە ئەدای شخصیەتەکە چۆن کراوە ئێستا لەوانەیە خۆ دەزانی چەندەها ئەکتەری ئەسمەریا ڕەشپێست هەیە لە ئەمریکا هەموو ڕۆڵی قبول ناکەن کاتێ ئەبینن ڕۆڵەکە سوکایەتیە بە نەژادەکەیان یا بە پێکهاتەکەی ئەوان یا ئاسیاییەک ناچێ هەموو ڕۆڵێک ببینێت ئەگەر بزانێ ئەو ڕۆڵە ئەبێتە هۆی بەکەم نیشاندانی ئەو کەمینەیە یاخود ئەو نەژادە بەڵام هیوایان هەیە لەبەر پارەکە ناچارە بیکە لەبەر ئەوە وها پێموتی سینەما هەر بەتەنیا بینەر نییە سینەما لە دوای بەرهەمهێنەر و دەرهێنەر و بەرهەمهێنەر و دەنێرێنەر و سیناریۆنووس بەڕاستی ئەکتەرە ئەکتەر زۆر گرنگە بۆ هەر بەرهەمێکی سینەمایی جا ئەو ئەکتەرە
ناوخۆیی بێ یاخود دەرەکی بێ کێشە نیە مهمەیە پەیامی گەلوونەتەوەکەی تۆی پێ بگەێنیت. زۆر باشە. بۆ مستاوە باسێک لەوە بکەین کە سینەما چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت، یعنی هەستەکەم ئێستا دنیا هەمووی لەو تەوژمەیە کە کاریگەری بووە بە سینەما هەر بنمون لە کوردستانی خۆمانە باز لەوە دەکرێت کێمە بەهۆکارەوەی کە فیلمی زۆرمان نییە زۆربەی فیلمەکانمان بیانین کاریگەر بن بۆ فیلمانە هەندێک ڕوودا هەیە خەریکە لە کۆمەلگای ڕوودەداتەوە وەکو ناو فیلمەکان ئەمە ڕاوەچوونی ئێوە چۆن سەباردن؟ بەڵێ بتەوێ نەتەوێ سینەما وەک هەر داهێنانێکی تری مرۆڤ لایانی باشی هەیە و لانی خراپیە. ئەتۆم ئەتوانی وڵاتێکی وەکو فەڕەنسای پێکارەبادار بکەی ئەشتوانی دوو شاری گەوری وەکو ناگازاکی و هێرۆشیمای پێوەرانکە خوار ئەتۆم ئەوانە سینەما ژوایە سینەما ئەتوانێت ببێتە هۆی برەوسەنی تون و تیژی کوشتن بڕین ڕەگەزپەرستی کە خۆشبەختانە ئێستا لە جیهانە یاسا و ڕێسای توندانراوە بۆ بە ڕێگەگرتن لەو شتانە. بەڵام مەسائلی توموتیژی یان لادانی کۆمەڵایەتی ئەمانە موسساتی تر هەیە ئەبێ پێبەپەی سینەما ئیشی خۆی بکە. ئەگەر ئەبینێ فیلمێک ئەبێتە هۆی توموتیژی وەکو جۆکەر بۆ نمونە کە لە هەنێ شار لە ئەمریکایە پیشان نەدرا چونکە ویلایەتەکانی ئەمریکا یاسا و ڕاستای خۆیان هەیە هەمویان یاسا فیدراڵیەکان ناسە پێ بەسەریانە. بەڵام فیلمێکە ئیتر بوو بە خاڵی وەرچەرخان لە سینەمای جیهانیە هەم بە مۆسیقاکەی هەم بە نواندنەکەی هەم بە فکرە و پەیامەکەی. بەڵام لەوانەیە گەنجێک کە بەداخەوە لە مەکتەب وازی هێناوە یان خێزانەکەی لە بەریەک هەڵوەشاوە یان هاوڕێکی باشی نییە یان مامۆسایەکی ڕێنمایی کاری مەزن نەبووە لە ژیانە مرۆڤێکی لاوازە بە ئاسانی بکەوێتە بەر کاریگەریەکانی ئەو فیلمە تۆ ناتوانین بڵێ وەڵا ئەم فیلمە لە بەرەوەی دەکەستۆشی توموتیژیەکە بەرەمی نایەنم شتیوانیە لە سینەما لە چونکە سینەما ئەزانەیە موسساتی تر هەیە دامەزراوی تر هەیە هەر لە ڕەوزەوە لە قوتابخانەوە لە زانکۆوە لە دادگا لە میدیا لە خێزان لە هاوڕێتی ئەمانە هەر هەمووی کاریگەری باشی هەبێ بێگومان چۆن کاریگەری باشی نیە ئەم شێر و ڕێویە کوردستانیام شیرین و فەرهادەمان بۆ ئەوەیە کە سینەما برەو بسەنێ لەبەرەوەی سینەما ئەتوانێ پامی جوان بگەێنێ گۆڕانکاری کۆمەڵایەتی دروستکە ئاستی بیرکردنەوەی خەڵک بگۆڕێ ئاستی چێژبینینیان بەرزکاتەوە. مامۆستایەکێک لەو بابەتانی کە زۆر کاریگەری هەبووە سینەمای ئیسلامی بۆ لە جیهاندا بە تایبەتی وڵاتی ئێران کە بەرهەمی دێنێ بۆ نمونە من بیرمە مناڵ بووم کە فیلمی یارانی یەشکەوتەوە ساڵوکە نازەمەگە بینی بێتە درامایەک بوو. ئەمە ینی هەموو مەسیحەکانی ئەوروپا ئەو کاتە بیرمەمووی هەمووی سێری کردو تەنانەت قەشەکانیشیان لەم فیلمەدا ئێران پامێکی تری گەیان بۆ نوێ کاتێک کە یەکێک لە یاران یەشکەوت ڕوبەڕووی ئیمپراتۆرەکە بێتەوەڵێ باسی پێغەمبەرەکانەکەوە لە کۆتایداڵێ پێغەمبەرێکی دیکەش هەموو جیهان چاوەڕێیەتی وە مناوەکەیەتی وە ینی گەیاندی کە لە نێو مەسیحیشدا ئەمە بوونی هەیە ئێمە پێغەمبەری کەشمان هەیە ینی چاوەڕێ ئەەکەین لە جیهاندا دەرکەوێت ینی تەواوی شتەکانی بەدڵ بەس ئەمەیان پێ بەدڵ نەبوو لەبەرەوەی کە ئەم توانی ئەم پەیامە گرنگە بگەن ینی تۆرە ئەم هەموو درامایی دەرکردووە بەڵام لەم نوکتەیە توانی پەیامە گرنگەکەش بگەێنێ کە ئێمەش ینی لەو کاتەوە مەسیحیەکانی چاوەڕێ هاتنی پێغەمبەرێکی دیکە دەکەن کە کۆتا پێغەمبەرە. ئێران داهێنانێکی نەکردووە لەوەیە چونکەوە لە قورئانی پیرۆزە 1400 ساڵە چەسپێنراوە و بە باشی گەیەندراوە. بەڵام ئەوەی کە گرنگە لە سینەمای ئێرانیا ئێمە وریای بین ئەوەیە کە زۆر مبالەغاتی تێنەکرێت و زۆر ڕێبازگەرایی تەوژمێکی دیاریکراو بەسەریە زاڵ نەکرێت کە خۆدزانی ئێران وڵاتێکی شیعەیە و تەشەیع زاڵە بێ بەسەر بەرهەمەکانیانە هەمووی نا هەندێک لە بەرهەمەکانیان تەنانەت ئەو بەرهەمە مێژوویانەش بۆ نمونە درامەکەی کە تۆ باسی کرد یارانی یەشکەوت دیان یوسفی ڕازگۆ بمانێ و نەمانێ لەبەرەوەیان بەرهەمی هێنن ئەو پەیامی خۆیانی تێکە ئیشی ئێمەیە کە لەسەر ڕێبازەکەی ئەوان نین مەسەڵەن ئێمە شتێکی وەکەوەی ئەوان دروستکەین کە سعودیە خۆ دەزانی هەوڵەیات
منافسێکا بەس پێم وایە ئەو هەوڵێکی کاتێکا و دەوڵەمەندتریش بەڵێ بەڵام لەبەر ئەوەی زەمینەکە لەبار نییە لە وڵاتی وەکو پێم وتی ئەبێ تۆ گەرەتەوێ مۆرکی نیشتیمانی ببەخشی بە سینەماکەت ئەبێ کەرەستەکانی بەرهەمێنانی سینەمایی لە ناخی وڵاتەکەی خۆتەوە بەرهەمی بێنی چ ئەکتەر بێت چ مۆسیقاکە موزیکزان بێت چ وێنەگر بێت چ دەرهێنەر بێ ئەمانە ئێستا لە شاری سلێمانیە هەمانە لە هەولێر هەمانە لە تاراوگە هەمانە یەکێک لە مەزنە دەرهێنەرەکانی ئەوروپا و جیهان کورد بووە کە یەڵمازگۆ نایە خۆتان نەزانن کە خەڵاتی بردوۆتەوە لە فێستیڤاڵیکان ئەوە بامەنی قوبادیە و جەمیلی ڕۆستەمیە ئەمە ئەکرێ ئێمە لەسەر ستایلەکەی ئەوان بەو نەریتەی کە ئەوانەیانە یەکەم زۆر نزیکین لە کللتورەوە لە زمانەوە فارسیزانی باشمان هەیە وەرگێڕی باشمان هەیە ئەکرێ مەسەلەن ئێمە یان ڕۆمانێکی فارسی بێنین بۆ نمونە ڕۆمانێکی فارسی بێنین بیکەین چۆن فارسەکان ڕۆمانێکی ئەمریکیان هێناوە کردویانە بە فیلم و ئۆسکاریشان پێوەرگرتووە کە سێڵسمانە کەواتە فرۆشیار کە خۆی ئارثەر میلەر نووسیوەتی ئەوان هاتوون لە ئەمریکی لە ئێران کردویانە بە فیلم و ئۆسکاریشان پێوەرگرتوون لە ئەفغانستان ئوسامە کە باسی ئەفغانستانەکە باسی سەردەمی تالیبانەکەات ئۆسکاری وەرگرتووە لوبنان فیلمی هەبووە پاڵێراوە بۆ ئۆسکار کەفەرناوم لەم چەند ساڵی ڕابردووە وەڵحاصڵ ئێمە لە ناوچەیەکین سینەماتیایە لە برەوە کوردیش ئەتوانێت لەو کاروانەیە ئەسپی خۆی تاوبات و خۆشببختانە خەڵکانێک هەن کە ئەمە خەمەکەیانە خەمی دامەزرانی سینەمایەکی نیشتیمانی بە کەلتورکردنی سینەما مناڵ فێری ئەوە بکەی بچێ بۆ سینەما لە قوتابخانەکانەوە ئێستا کە هەیە لە قوتابخانەکانەوە یان بەر بۆ سینەما لەسەر ئاستی زانکۆ لە وارەنە مامۆستا لە ئێستادا کۆمەلگای ئێمە بەشاز لە شێوازەکان ینی کێش و گرفتی نێو خێزانەکان ینی بەرتەوازەی نێو خێزان کاری کۆمەڵێک میدیا کۆمەڵێک هۆکار هەن کاریگەری کردووە سەر ڕەوشی تاگ لە کۆمەلگادا کۆمەڵێک بابەت هاتوۆتە ئاراوە ینی دەیبینین و هەموو ڕاهێنەران و مامۆستایان یاینی هەمیشە بەردەوام باز لە تۆکمەی خێزان دەکەن باز لە جوانی ڕەوشی نێو کۆمەلگا دەکەن دەکرێت سینەماش بەشێک بێت لەوەی کە پامی جوان بگەێنێ بە خێزانەکان باز لە پەیوەندی کۆمەڵایەتەکان بکات باز لە ڕۆشتی نێو تاکەکانی نێو کۆمەلگا بکات و بتوانێت کاریگەریکی باشی هەبێت من دڵنیام زۆر جار فیلمێک کە کاریگەریکی زۆر باشی دەبێت لەسەر دەرونی منداڵێک تاوەکو وی لەوانێت چەند مامۆستای قسەی بۆ بکات بە دڵنیاییەوە وایەوە سینەما نەک دەکرێت ببێت ئەسڵەن بووە و زۆر بە باشیش بووە و فیلمەکانی هەنێ فیلم هەیە کە وەرچەرخانی لەسەر ئاستی خێزانەکان دروست کردووە پێداچون ینی خۆی یەکێک لە تایبەتمەندیەکانی سینەما چییە یا ئەوە تا واقعەکە بۆ پیشانەدا کە هەیە ڕەخنەی لێ ئەگرێ یان ستایشیەکە یا ئەوە تا بانگەشە بۆ ئەو واقعەکە کە دا بمەزرێ واتە واقعێکی جوان واقعێکی تۆکمە پڕ لە داهێنان پڕ لە ئاسوودەیی ئاشتی کۆمەڵایەتی دوورکەوتنەوە لە تونگوتیژی ئەوەی کە باسی کرد مەسلەی خێزان جاوەکو پێم وتی لە هۆلیوودا لە سینەمای جیهانیایتر لەم پەڕی ئەمریکای لاتینەوە بۆ ئەو پەڕی ئاسیا و ئەندونیزیا و ژاپۆن ئێمە مرۆڤین مرۆڤ خەمەکانی یەکە شێوازی ژیانی یەکە بەڵێ ئەشێ لەسەر ئاستی دامەزراوەی و خێزان و کللتور و نەریت و ئاین جیاوازیمان هەبێت بەڵام مادام ئێمە مرۆڤین شتی زۆر لە یەکچوومانێ لە سینەمایە فلمگەلی ئەو تۆ بەرهەم هاتووە کە بۆ نمونە دیمەنێکی کۆبوونەوەی کۆمەڵێ دۆست و برادەر و خوشک و برایە لەسەر خوانێک لەگەڵ میوانەکەیانە میوانەکە کامێراکە ئەچێتە سەر ڕوخساری میوانەکە یەک بە یەکسەیری ڕوخساری دانیشتوەکانەکە کە چەند کەیف خۆشن لە ناوخێزانەکەی خۆیانە لە کاتێکا و ئەکتەرێکی ملیۆنێرە بەڵام لەو خێزانە بێبەشە ئەمە بە ناڕاستە و خۆ پەیامێک بوو کە خێزان چەند گرنگە مرۆڤ هەرچیە بکایەتەوە لای خوشک و براکەی لای دایک و باوکەکەی بۆ نمونە چەندەها فیلم هەیە باز لە دۆزینەوەی
یەکتریەکە خێزانە دابڕاوەکان کەس و کارە دابڕاوەکان جان نەک لەبەر ئەوەش ینی سینەما بۆ نمونە هەشتە جوانەکان پیشان بە پێچوانەوە هەنێ جار سینەما شتە ناشرینەکان پیشانیا بۆی ڕێگری لێ بکە بۆی بگەی بەشتە جوانەکە بە تایبەتی ئێستا لە مەسائلیم کە من پێم وتی وتم مەرج نییە مە باسی مەرگە ساتی کورد و ئەنفال و ئەوانە بکەین چونکە ئەوە لەوانەیە لە توانە و دەرەقەتی سینەماکاری ئێمەدا نەبێت بەڵام من ژان ڕێکتان پێ ئەڵێم کە لە سینەمای ئەمریکیا بەردەوام هەبووە ڕۆژنامەگەریە بە تایبەتیش ڕۆژنامەگەری بنکۆڵکاری کە فیلمی زۆر مەزنی لەسەر بەرهەمهێنراوە بۆ نمونە ئەو فیلمی کە باز لە دەست لە کارکێشانەوەی سەرۆکی ئەمریکاکە لە 1976 دوو ڕۆژنامەنووسی واشنگتن پۆست سەرۆکی ئەمریکایان ناچار کرد دەست لە کارکێشەکە کەم سەرۆکی ئەمریکایە لە کاتی ماوەی سەرۆکایەتەکەیە دەست لە کار بکێشێتەوە اینجا دوایە مەکراوە بە فیلم هەر ئەم بابەتە لە چەند فیلمێکی ترا ڕەنگی یاوەتەوە تازەترین فیلم کە بەرهەمهێنراوە لە هۆلیوود بۆ خانمان زۆر گرنگە چونکە هەم دەرهێنەرەکەی هەم نووسەرەکەی بەڵێ ناوی ئەو خانمەوتی شیسەر هەر باسی چیە ڕۆژنامەگەری بنکۆڵکاری بۆ هەڵماڵینی تاوانەکانی گێچەڵ و دەستدرێژی سێکسی لە هۆلیوود واتە تۆ ئەگەر یوارم سینەماکارێکی کوردستان گوێی لێمان بێ وەرن بۆ کەرتەکانی تری ژیان بزان ڕۆژنامە نووسێکی بلیمەت راپۆرتێکی گرنگی کردبێ بنکۆڵکارێکی گرنگی کردبێ ئەمە بکە بە فیلم بزانیم ڕۆژنامە نووسەت چۆن ئەم زانیاریانەی پێیا کرد چۆن گەیشت بەوە شتی تر زۆرە بەڵام باسەکە ئێمە لەوە بوو چۆن سینەما بە کەلتور پێین و کاریەگارەکانی چییە بە کەلتورکردنی سینەما دەستگا و دامەزراوەی زۆری ئەوێت کە خۆشبەختانە لە کوردستانە بوونیان هەیە و کاریگەری سینەماش هەم ئیجابی هەیە و هەم نەرێنیشی هەیە درێنەرەکەمان پرسیارێکی ئەڵێ لە کۆریای باشوورەوە ینی لەوێ درامایان کرد و درامایان فیلمیشیان هەیە لەو سەری دنیاوانی کاریگەریان هەموو لەسەر تاکی کوردووە بە چەندین کاژمێر دانیشتمەدیات دراما فیلمەکانیانەوە ئێمە وەکو کورد دەوڵەتی مادمان هەیە مێژوویەکی ینی زۆر باشمان هەیە ینی بۆچی نەتوانراوە ینی ئەم فیلمانەی ئێمە لەوێ پەخش بکرێنی لەوێ پیشان بدرێت جوانەوە پرسیارێکی زۆر جوانە من لە وەڵامی ئەو پرسیارانە دایما گەڕێمەوە بە مەسەلەی دەوڵەت سازی و نیشتیمان سازی هەر شتێکە لە کوردستان نبینی و نقصانی تیابوو ئەوە بزان لەبەرەوەی دەوڵەت سازی و نیشتیمان سازی نییە بۆیە ئەو نقصانیە هەیە هەچ کاتێک لە کوردستانە حکومڕانێکی دەوڵەت ساز و نیشتیمان ساز پیا بوو ومێد بکە بەوەی کە سینەماکار و سینەمای باشیشە بۆ چونکە ئەو دەوڵەت ساز و نیشتیمان سازە تێئەگا لەوەی کە وڵاتان هەن ئەوەنە بچووکن لەسەر نەخشەی جیهان نەبینراون بەڵام بە فیلمێکی سینەمایی ئەو وڵاتە ئەناسێنرێ بە جیهان و ئەبێتە خاوەن خەڵات و ئەبێتە خاوەن ناو بەڵام ئەوەی کە لە کوردستانە بۆ نەکراوە من وەکو هاوڵاتێکی ئاسایی ئەم وڵاتە باوەڕم وایە لە کوردستانە حکومڕانێکی دەوڵەت ساز و نیشتیمان ساز بوونی نییە بەبێ دەوڵەت سازی و نیشتیمان سازیش هیچ کەرتێکی وڵاتەکەت بەو چەشنەی کە لە ئەکادیمیا خوێندومانە پێش ناکەوێت ئەشێ وەکو مافیاگەری پێش بکەوێت ئەشێ وەکو سەرمایەداریەکی چەوسێنەر پێش بکەوێت نەک لەسەر بنەماکانی یاسا و ڕێسای تۆکمە ئەگەر دەوڵەت ساز و نیشتیمان ساز هەبێت ئەمە خۆت زانی ئێران لە خۆڕان نەگەشتۆتە ئەوە سەروەختێک هەبووە ئەم وڵاتە شانازی بە شارستانێتێکی خۆیەوە کردووە وەستەمیشی لە پێناوا کردووەواتە خەڵکی تری لە ناو بردووە کە لە خۆی نەبووە ئێمە ئەوەمان ناوێت بە هیچ جۆرە ئێمە پێکەوە ژیانمانەوێت لێبوردەیمانەوێت ئاشتی کۆمەڵایەتیمانەوێت ڕێزلێگرتنی مێژووی ڕاست و دروست نەک ئاوەژووکردنەوەی مێژوو و دەستکاریکردنی مێژوو سینەما ئەتوانێت ببێ بە ناسنامە سینەما ئەتوانێت ناسنامە دروستکە کە کردوێتی وڵاتانی زۆر ئیشیان لەسەر کردووە زۆر باش
زۆر سپاس بۆ مامۆستا جەبیل عەلی مامۆستای زانکۆ بۆ کاتێک خوا بەخێر مامۆستا پێ خۆشحاڵ بووم تۆرێکی بەچێژ بوو خوا بەخێر بێ سەر چاومان